السلام عليكم ورحمة الله وبركاته. من شاء يا أخي أمره بفيديو ببلغا أما أغدي أو خانوية أقد يارش تيتر ناونين چکە ئەمە بە پارە دەرم کردووە لە گۆگڵە لە سایتی ڕسمی حکوومەتی بەریتانیا ئەوم دەرکردووە کەوا ئارام عەربەتی سەتڵەوان 29 مانگی 5 ساڵی 2024 عەفو ئەم خانووەی کڕیوە بە کاش بە مۆرگێج نەیکڕیوە پارەکە بە کاش دراوە و 377,000 پاوەنی پێداوە خانووەکە بەس بۆ خانووەکە طبعا ئەمە لە کەنیسە کڕیوێتی ڕاستەخۆ خانووەی کردووە بە ناوی بانە مەحموودەوە بانە مەحموود خێزانی ئارام عەربەتیە واتە ئارام عەربەتی نەیکردووە بە ناوی خۆیەوە ئەمەش ناو و دیتێڵ و هەموو شتێک هەر کەسێک خۆی ئێوێ سێرچی بۆ بکا و بە دۆداچوونی بۆ بکا فەرموو طبعا ئەمە لەو کاتا بووەکەوە ئەو هەمگە پارە کە من ئەڵێم سەر و ملیۆن پاوەنی کۆ کردوێتەوە ئارامە دەست بۆ کڕێنی ئەو بینایی کەوا ئێستا ئاوا ڕێستۆرانتە بە حساب ئەم بینا گەورەیە بیکاتە مزگەوت بەڵام پارەکەی دزی و خواردی و ئاو بێنەوە دەست بشوە هەر لەو کاتەیە تقریبا نزیک لەو کاتەوە ئارامە دەست ئەم خانووەی کڕیوە بە پارەی ئێوە بەو پارەی کە ئێوە پێتان داوە بۆ مزگەوت ڕۆشتووە خانووی کڕیوە ئێستا بەنیازە ئەم خانووە بکات بە کۆمپانیاکەی واتە ئەو کۆمپانیای بانەی خێزانی کەوا لە سەوە ڕۆدا بیگوازێتەوە بۆ ئەوێ و لەوێ بیکا بە کۆمپانیاکی گەورە و ڕەنگە خۆشی تایان نیشتەجێ بێیانە چکە ژمارەی ژوورەکانی خەوتنی زۆرە 14 ژوور بووە پێشتر ئێستا کراوە بە 6 ژوور 377,000 بەس بۆ کڕێنی تقریبا بەخوا 150,000 200,000 یەوێ بەلایانی کەمەوە گەر ڕەزیریشی تیا بکات بۆ نۆژەنکردنەوەی ئەم خانووە گەورەیە ئەم خانووە زۆر گەورەیە خانوویەکی ئاسایی نییە يعني سەرو 500,000 پاوەن تقریبا سەرو 63 دەفتەر دۆلاری خۆمان لەم خانووە بەکارهاتووە ئێستا پێم بڵێن ئەم 63 دەفتەرە لە کێوە هات ئارام عەربەتی ئەگەر ئەمە پارەی دزراوی مزگەوتەکە نەبێ ئەمە لە کێوە کڕی بەس پێم بڵێ یعنی تۆزە بیرکەنەوە ئەو هەمگە پارە لەم لا کوڕی پاک هاواری بۆ کرد و ڤیدۆی بۆ کرد لەم لا حاجی کاروان لەم لا حتا ماوە سەعادە عیزەت جەباری لە وتاری جومعە داوای لە خەڵک کردکەوە پارە بدەن بەو دزە بە ئارام عەربەتی بەڵام ئێستا تەبەڕای لێ کردووە لەولا کەناڵی سوێدە لەولا کەناڵی پەیام لەولا دەستگای بەخشین لەولا ڕێکخراوی بەختەوەری ئەمجا ئەم هەموو کەسایەتی تر لەملا کاک محەممەد بەرزنجی ئەم هەموو کەسایەتیە هاواریان نەکرد و ڕیکلامیان نەکرد کاکە یەڵڵا بینایەکی گەورەکەین بە مزگەوت لەسەر دەستی ئارام عەربەتی و پارەی بنێ هەرچی پارەیە بە کاش و بە کارت کۆکرایەوە ئارام خواردی و ئاو بێنە و دەست بشو طبعا ئەم خانووە کە من ێستا پیشانتانە دەم والله ئەعلەم ئەوەی کە بە من گەشتووە لەژێر حیجزی پۆلیسایەتە ئێستا بەڵام دڵنیانی 100% بۆیە هێشتا لەسەر ئەو کەیسە ئەڕۆم تا کۆتایی بە جددی لەسەر ئەو کەیسە ئەڕۆم یعنی ئەوەنەی زانیاریم بێتە بەردەست وەکو چالاکەوانێک بە ڕێکارە یاسایەکان من لەسەر ئەو کەیسە ئەڕۆم چونکە ئارام عەربەتی پارەی چارێتی خواردووە پارەی مزگەوتی دزیوە بۆ خۆی بۆیە سند بە سنتی ئەو پارەیە ئەبێ لە قورگا بێتە دەرەوە و ئەمە ئەچێتە قاڵبی پارەسپیکردنەوە پارە خواردن پارە کۆکردنەوە بە ناوی مزگەوت و دوایەوە حەقەدوشکردنی ئیتر هەر خوا بکە ئەم پارەیە بۆ شتێکی خراپ بەکار نێنابێ بۆ شتێکی نایاسایی لەم وڵاتە بەکار نێنابێت چونکە تۆمەتی پارە کۆکردنەوە لەم وڵاتە و ئەو پارە زۆرە باوەڕ ناکەم بەریتانیا بە ئاسانی لێگەڕێ تا بەگایکی تر سلام علیکم ورحمة الله.